بەڵێ جوان هەڵبەت ئاماژە بۆ بکەین کە بڵاوکردنەوە هەروە واژۆکردنی کتێب و ڕۆمانەکەی ئەم خانمە نووسەرای بە ناوەکەیدا دیارە کە بێ نووسەرەکەی خانم بێ تەواو بووە بە ئامادەبوون بەشێکی زۆر لە ڕۆشنبیران نووسەران و ئەدیبان لە شاری هەولێر ناوکی لە کتێبخانەکانی هەولێر ئەنجامدرا ژنەکان وڵاتیان نییە لە نووسینی ئەژین عەبدولخالقە کە ئەمە دووەمین ڕۆمانی ئەم خانمە نووسەرەیە کە چاپ و بڵاو بووەتەوە هەڵبەت ئاماژە بۆ بکەین کە 5 بەرهەمی چاپ و بڵاو کراوەتەوە 4 بەرهەمی دیکەشی ئامادەی چاپ و بڵاوکردنەوە ئەوەی کە ژنەکان بۆچی وڵاتیان نییە بۆچی ناونیشانی ئەم کتێبی وە هەڵبژاردووە ڕۆمانەکەی باسی چی دەکات وە ناوەڕەکەی چی لە خۆ دەگەوە تا چەنە پەیوەستە بە کێشە و گرفتەکان و ئاریشەکانی ژنان لە ناو کۆمەڵگای کوردیدا ئەژین عەبدولخالق وەکو نووسەر لەگەڵما دەبێ بۆ ئەوەی کە باسی بەرهەمەکەی خۆی بکات ئەگەر ئامادە بێت لەگەڵما ئەژین خان ئاژین خان خەرمان بەرەکەت بێ ماندوو ژنەبی ممنون عزیزی منن ئاژین خان ژنەکان بۆ وڵاتیانی بۆ ناونیشانەوە هەڵبژاردووە بەر لە هەموو شت لەوەیە لە ناونیشانەکەەوە ئێمە تووشی جۆرێک لە ناتێگەیشتن بین لە کتێبەکەت چونکە دەڵێ ژنەکان وڵاتیانە لە مەودایەکی گەورەتر لە فەزایەکی گەورەتر لە پاتایەکی فراوانتر هەر هەمومان وڵاتمانە بەتایبەت ملەتێکی وەکو ئێمە نەتەوەیەکی وەکو کورد یعنی ئێمە نەتەوەیەکی وڵاتمانە وەکو فەڵەستینیەکان یعنی ئێمە وڵاتمانە ئێمە چەند نەوتەوەیەکی لەسەم دنیا دەژین تا ئەو سەردەمە تا ئەو زەمەنە تا 2020 وڵاتمانە بەڵام من بە حکمەوەی کارکتەری سەرەکی ڕۆمانەکە ژنە ئافرەتێکە شەڕیمانەوە دەکا شەڕ دەکات لە پێناو چەسپاندنی خۆی لە دوو کللتوری جیاواز لە دوو کەڵچەری جیاواز لێرە و لەوێ لێرە و لە ئەوروپا لە بۆیە لەوێدا دەبینین کە بۆی حەقی کارکتەری سەرەکی ڕۆمانەکە نەخۆم کە ژنێکە و لەو هەوڵە جدیەدایە بۆی ناومنا ژنەکان وڵاتیان چەنە پێیوەست بۆ بە ژیانی خۆتەوەکو خانمە نووسەرێکە ئایا کارکتەرەکە کەسێکی ڕەئال بۆی یا کەسێکی سوور ڕەئال بۆ هێناوتە ناو ڕۆمانەکە هەموو نووسەرێ خۆی دەنووسێتەوە ئەگەر خاوەنی 8 کتێبش بی یعنی تۆ ممکن نیە لە هەموو کتێبەکان جاری تر و جاری تر و جاری تر دووبارە نەبیەوە ئەو واقعیکە هەموو نووسەرێک دەزانێکەوەیە بەڵام چەندە خۆیەتی 100% بەشێکی لە هەندێ بەشی لە هەندێ بەشی ترینە ئەویان پرسیارێکە من بۆ خۆی نەردەی هەڵمەوە باشە بەرهەمەکانی دیکەت ئایا بەرهەمی دیکە هەیە کە بچێتە ئەو ناوەڕۆکە و قاڵبە لە خۆی بگرێتەوە قەڵبی مەبەسمان بە شێوەی ڕۆمان بڵاوێتەوە من نامەکانی فرناندۆ 2015 بڵاوم کردەوە ناوەندی ئەندێشە لە سلێمانی چاپی کرد ئەوە بەرهەمی دووەممە وەکو ڕۆمان بەڵام من پێشەوە چەند کتێبی فکری هەروە کتێبی فەلسەفی وەرم گەڕاوتە سەر زمانی کوردی و تەرجمەی دیوی تریشم هەبوو ئەوەی کە لە کوردیەوە بۆ سویدی و لەگەڵ هەموو ئەوانشدا لە کۆی هەموو ئەو بەرهەمانشدا تەسەوەڕ دەکەم من زیاتر خۆم لە ڕۆمان بینمەوە و لە بەرهەمی داهاتوم بڵێ ڕۆمان بێ دەستخۆش بێ سەرکەوتیوی بە هیوای بەرهەمی زیاتر بەڵێ ئەوەی کە ئاماژەی پێکرد ئەژین عەبدولخالق وەکو نووسەری ئەم ڕۆمانە ژنەکان وڵاتیان نییە کە ئەمڕۆ بە قەڵەمی خۆی واژوێ کردووە پێشکەشی کتێبخانەی کوردی کرد.